بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، إله الأولين والآخرين، جامع الناس اليوم لا ريب فيه وهو أرحم الراحمين، والصلاة والسلام على نبينا محمد المرسل بالكتاب المبين، وعلى آله وأصحابه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، خوش وسانم سلامي خواهي پرودگارتان لێبێت. خۆشحاڵم جارێکی تر لە خزمە جەنابتان پێگەیشتینەوە بە باسکردنی بەشی دووهەم لە ئیرهابی فکری لای خاچپەرستەکان و مەسیحیەکان. لە دوای ئەوەی کە ئەو هەموو خوێن ڕشتن و ئەو هەموو سووتاندن و ئەو هەموو کوشت و بڕێی ئەوان کردیان و باسمان کردووە لە کتێبەکانی تاریخدا باس کراوە. ئێستا هەندێکی تر لە ئەو مێژوە ڕەشە باس ئەکەین و ئێمە نامانەوێت یعنی تەواو تیشخێن سەر هەموو ئەو شتانەی کردووانە، بەڵکو تەنها سەردێڕەکان باس ئەکەین و ئەکرێت کەسی باحیث یان کەسی خوێنەر یان کەسی بیسەر خۆی زیاتر بە دوای ئەم بابەتانە بگەڕێت و بە تایبەت توانێت سود لە کتێبی قسەت الحەضارەی دیوڕاند وەربگرێت. جا خۆشەویستانم، ئەکرێ بڵێن کەنیسە و مەسیحیەکان لە چەند ڕوویەکەوە ئیرهابیان هەبووە لە چەند ڕوویەکەوە هەستاون بە کاری ئیرهاب و تۆقاندنی خەڵکی. و ئەیش ئەکرێ بڵێن ئیرهابی مەسیحیەکان و خاچپەرستەکان لەن چەند خاڵەی خوارەوەیە. یەکەمیان ئیرهابی زانستی کە ئەمەش لەوا خۆی ئەبێنێتەوە ئەو هەموو عالمەی کە مخالف بە بیر و باوەڕی کەنیسە قسەیان کردووە کوشتونیان و سەریان بڕیون و سووتاندونیان و هەندێکی تریشیان ڕێگەیان لێگیراوە لەوەی کە قسە بکەن. جایەکێک لەوانە جۆردانۆ برۆنۆ کە پێشتر قەشە بووە و پیاوێکی ئاینی بووە، پاشان وازی لەوەی هێناوە دەستی کرد بە دیراسەی علومەکانی تر و ئەدیب و فەیلسوفێکی ئیتالی بووە. لەبەر ئەوەی ئەم پیاوە ئیمانی بەوە هەبوو کە زەوی خڕە جۆردانۆ برۆنۆ لە دوای 8 ساڵ زیندانی لە ساڵی 1600 زاینی زمانیان بڕی و هەروەها لە کەنیسە سووتاندیان. لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری زەوی خڕە و ئەم بیر و باوەڕە خلافی بیر و باوەڕی مەسیحیەکان بوو، خلافی بیر و باوەڕی کەنیسە بوو، کەنیسە وایان ناوت. جا لەبەر ئەوە 8 ساڵ زیندانی و پاشان دوای ئەوە زمانیان بڕی و لە کەنیسەش هەستان بە سووتاندنی لەلایەن کاتۆلیکەکانەوە. و یەکێکی تر لەو زانایانەی کە دیسان و سووتاندیان ئەویش زانای فەلسەفی و هەروەها زانای فیزیا و فەلەک کە ئەمەش یەکێکی تر لە هەرە زانا گەورە دیارەکان کە گالیلێی ساڵی 1642 زاینی مردووە. ئەم زانا ئیتالیە لە دوای ئەوەی کە لەسەر هەندێک بابەتی فیزیایی قسەی کرد و شتی ئەنووسی، هەموو کتێبەکانی مەنع کرا و خۆی زیندانی کرا و ڕێژەیەکی زۆر کتێبیان سووتاند. لەبەر چی؟ لەبەر خاترەوەی کە ئەم پیاوە مخالیفە بە کەنیسە، بیر و باوەڕەکانی لەگەڵ بیر و باوەڕی کەنیسا یەک نایەت، بۆیە نابێ قسە بکات، بۆیە نابێ کتێبی هەبێت و نابێ خەڵکی شتەکانی بخوێننەوە. و یەکێکی تر لە ئیرهاب کە ئەوان پێی هەستاون برتێ لە ئیرهابی عەقلی کە ئیرهابی عەقلی لای ئەوان بەڕاستی زۆر شتێکی دیار بووە. یعنی کۆمەڵێک شتیان چەسپاندۆ لە مشکی خەڵکا و ثابتیان کردو بە سەریانەوە بە زۆر ئەبێ بیر و باوەڕیان بەو شێوەیە بێت و مخالیفەکانیشیان یان کوژراون یان سووتێنراون یان مەنع کراون. لەوانە سێ خوایەتی هەتاوەکو ئێستا خۆشیان سەر لێ دەرناکەن. و لەوانە مەسئەلەی عیشای ڕەب کە ئەم بۆنەیە تیایدا بە حسابی خۆیان نانی تایبەتی تیا ئاخورێتەوە و عارەقی سووری تیا ئاخورێتەوە و خۆ ئیمانیشان وایە کە خوا تیا حازر ئەبێت خواکەی ئەوان. جا کام خۆیان؟ و بەخلافی ئەمان لوثەریەکان کە ئەدرێنە پاڵ مارتن لوثەری ئەڵمانی کە ساڵی 1483 لەدایک بووە و 1546 زاینی مردووە کە نزیکی 7 ملیۆن شوێنکەوتەی هەیە ئەم مەدرسەی لوثەریەکان. و ئەم پیاوە بە حسابی خۆی یەکێک لە مۆسلحەکانی کەنیسە و زۆر داوای ئیسلاحی کردووە
وأم مخالف بوان في وايك خواب خيون بجستو هر وكو چون إنسانك حاضر أبيت يا بهمان شي وخواش لو يادا حاضر أبيت وزور جار أو ناني كسوكاتي بكراو لأنجامي أو خلطي زوريان كشتو وكلا بيشوتر باس ما انكرت يعني طغياني عقلي كلاي أوان بوشي ويا باو بو وديار بو واشتكي كإنكاري ناكريت ويقول قلت له طغياني كأوان بيها الصاون طغياني مالي كسروت ساماني كنيسة همو لا أوان خربوا همو سروت ساماني كنيسة ملكي أوان بو وغيري أوش دسيان بس سروت ساماني خلق همو يقرتوه بباجو بسرانو بحرش تقلوش تانا وحتى كسيك أقر بمردايا نيوي ميراتغي كأما وابويا كنيسة ببردايا وغيري أوش خلقانك يزور كترسيان هبو لوي كدس بسر مالو سرود ساماني أبقيرت تسليمي كنيسة أنا كرت كنيسة دوات تدسي بسر أوش أقرت هروكو خواي برودقار سبحانه وتعالى فنوت يا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل ويصدون عن سبيل الله خواي برودقار سبحانه وتعالى باسي أول ما أنبوأكات كتشون سرود ساماني خلقي أخون بباطل راهب كانيان بياو أين كانيان وهروها خلقيش لا أدن لا ديني خواي برودقار سبحانه وتعالى واتبكر دو خرابة كانيان خلقي زوريان لا دا ولا ربازي خواي برودقار وأو سرود ساماني كي خلقي بو أوان دسيا مسرا قرتوه أوان خواردو أنا والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم سورة التوبة أوانيك أعطون سورة سامان وقنجين كان لا يخوان قل أدنوا ناي بخشن لبيناي خواي برودقار أوانا سزاي سختي خواي برودقار شاوريانا كات يعني أو تشوسان نوي خلقي أبنين لزور روا إرهابيان هبو أوان وإذا قلت الإرهاب الروحي داناني كوم الله وصايتك لبيني خوان وخواي برودقارا وهروها قوجاني خلق بويك بادشاه باباكانيان أتوانيت لخلقي خوش بيت بهاشتيان بي بفروشيت يعني حتى أظن أن الروح خلقي شكردوه أبينين كتشان خوايك عندنا براسي مجلسيانوا أتشتا أو بابا ويجي قلت له سركيشكان ولا طغيان كان كأوان هام بو برتيب ولا طغياني أخلاقي وهروها إرهاب لا أخلاقه أبين زوجار بيوا أين كان يان هساون با كاري فاحشة وخلقي كزوريان اختصاب كردوا وتناند لخلقاني خوشيان لو أنك لكنيسة كان أبون جاء أم ديار دانا هموي بشويكي زور برشاو أبنرين وميجو هميان تمار كردوا و أويك ما وتو براسي زور قرنج بيت باسي بكين أو ظل مستميك مسيحي كان در حقبة مسلمان كان كردوانا شتيك براستي ميجو لي خجالت يعني نازعين باسي كويب كين أو كاتب أسخن كاتيك نابليون بلاماري مصر داو أزهري توباران كرد وباشان أزهري كرد با شويني مانو حوانوي أسبو ولاخ كانيان كالكاتيك أما شويني بيروزي مسلمان كانوا يعني باسي وكاتب كين كديسان ولا مصر دنلو بياندانا كقشيك بو كرديان با برپرس لوزارة پرورده كأوهمو هنگاوي أو ناي نكوك نابليون بلكو أم بخرابتر راس خلقي نكوشت بلام لأو خرابتري كرد كوماليك الرقو ياسا وبنماي قرتبار ك لو أنا ويستي زماني عربي توا ولا ناو خلقا بصر توا أبينين كهمو ما موساكاني مصر لو كاتا دوانزة جنيه ور أجرت مانجانا تنها ما مصاع عربي نبيت كشوار جنيه ور أجرت
ئەمەش هەنگاوێک بۆ گرتێ بەر بەوەی کە مامۆستا عەرەبی لە پێشەوەی خەڵک ناشرین بکات و پیشەی مامۆستایەتی خەڵکی وازی لێ بێنێت لەبەرەوەی مەعیشەتی بەوە ناڕوات. و دکتۆر محەممەد قوتب ڕەحمەتی خوای پڕگاری لەبێت لە کتێبی واقعون المعاصر زۆر ڕوودا و باس ئەکات هەر لەو بابەتە. ئەبینین کە ئەوان ئەبەو شێوە بوون، ئەبەو شێوە يعني حتى زمانی جلفاء کە ئەمڕۆ زۆرێک لە عەرەب گیرۆدەی بووە لەبەر خاتری چی بوو؟ کەم زمانە ئەوها لەناو خەڵکە تەشەنەی کرد لەبەر ئەوەی کە موسڵمانەکان واز لە زمانی قەواعیدی و زمانی فوسحە بێنن کە زمانی قورئانە. ئێستا بینین بۆیە زۆرێک لە عەرەب لە قورئان تێناگەن، لە حەدیث پێغەمبەری خوا تێناگەن عەلەیهی سڵاو وسەلام، یا بینین لەحن بە شێوەیەکی زۆر بەرچاوەکەن لە کاتێکە عیبارەتێکی خوێندنەوە زۆر بە هەڵەی خوێندنەوە. ئەمانە هەمووی کۆمەڵێک یاسا و ڕێوشێن بۆ گرتیانە بەر تەنها لەبەر خاتریەوە بۆی کە موسڵمانەکان لە دینەکەیان پاشگەز ببنەوە و لە دینەکەیان سەردنەوە و شارەزایان لە دینەکەیان نەمێنێت، لە قورئانەکەیان تێنەگەن. و زۆر بابەتی تر کە ئەگەر بێت و ئینسان بڕاستی بە تەواوی دیراسی بکات ئەزانێت کە ئەمانە چیان کردووە و چی لە ژێر دەسەڵاتیان بووە و چی نەکردووە. و بۆیە زۆر شت هەیە کە ئێمە جێ تێڵین بۆ خەڵکانێک کە خۆیان بە دوایان بگەڕێن و تاکە شتێکە لە خاچپەرستەکان باسی بکەین ما بێتەوە بریتە لە بابەتێک کە ئەویش بابەتی محاکمی تفتیش و ئەو محکەمەی کە دروستیان کرد بۆ موسڵمانەکانی ئەندەلوس بە تایبەت و غەیری موسڵمانەکانیش خەڵکانێکی تر کە ناڵاندیان و گیرۆدە بوون بەدەستیەوە. ئێستاش با سەیری ئەو واقعە بکەین. جا لێرە کۆمەڵێک وێنە دێتە سەر شاشەکە کە هەندێک لەو تەعذیبانەی کە هی موسڵمانەکانیان داوە لە محکەمەی تەفتیش و موسڵمانەکان ناڵاندیوانە بەدەستیانەوە و ئەو حاڵی کە موسڵمانەکان هەیان بۆ بەدەستی خاچپەرستەکانەوە بەڕاستی واقعێکی دژوار و کۆمەڵێک ڕووداوی ناخۆش، کۆمەڵێک سزای کە نائینسانیان و نامرۆڤانە و ئەکرێ بڵێن هەمویان وەحشیانە بوون. جا ئەوانیش ئەم وێنانە کە لە بەردەستی ئێوەیە ئەمە وێنەی یەکەم ئەبینین کە بەو شێوە ئاگریان کردوتەوە و هەموو ئەو کتێبانەی کە هی مخالف بەخۆیان بۆ بەتایبەت کتێبەکانی موسڵمانەکان ڕێژەیەکی زۆر زۆریان لێ سووتاندووە. ئەمە عقوبە بۆ فکر، عقوبە بۆ خەڵکانێک کە بیری خەڵکانێکیان سووتاندووە، کە بەڕاستی ئینسان مرۆڤ بە فکرکردنەوەی مرۆڤە کە فکرێک سووتاند کتێبەکانی سووتاند وەک ئەوەی وایە خۆی سووتاند بێت. و بەداخەوە ئەمە زۆر زۆر خەڵکی پەیڕەوی کردووە لە هەموو مەذهەبەکان، لە هەموو فێڕەق، لە هەموو ئەدیان هی مخالیفیان سووتاندووە. و ئەم وێنەی تر کە لە پێشاوتانە ئەبینین کە ئەو خەڵکانی یان ئەبێت ببن بە مەسیحی واز لە دینەکەی خۆیان بێنن یان لەو ئاگرە بەسۆیانە ئەبێت بسووتێنرێن. و هەروەها ئەم وێنەی تر دیسانەوە ئەبینین کە خەڵکیان بەستووەتەوە بە ئەو پەیژەیەوە و پاشان ئەو ئاگرە بەسۆ و ئاگرە بە کوڵی کە کراوەتەوە موسڵمانەکە یان ئەو کەسەیان کە عقوبە داوە خسویانتە ناو ئاگرەکە و بەو شێوەیە سوتاوە. و هەروەها ئەم وێنەی تر ئەبینین کە چۆن خەڵکانێکیان بەستوەتەوە پێکەوە و پاشان ڕێژەدارێکی زۆریان داناوە و ئەو کەسەی کە پێویستە سزا بدرێت پاشان ئاگرەکە خۆش ئەکرێت و خەڵکەکە ئەسووتێنرێت. و ئەم وێنەی تر ئەبینین کە خەڵکانێکیان بەستۆتەوە سەر بەرەو خوار و پاشان لە ناوڕاستەوە کردوانە بە دوولەتەوە تەنها لەبەر خاتری ئەوەی کە موسڵمان بووە یان کۆمەڵێک ڕەخنەی گرتووە. و لە محکەمەی تەفتیش بەداخەوە یعنی کەم کەس هەبوو ڕزگاری بێت، ئەکرێ بڵێن لە 100 کەس نەفەرێکیش ڕزگاری نەبووە و تووشی سزا بووە بەهۆی ئەوانەوە. و ئەم وێنەی تر کە لە پێشچاوتانە ئەبینین کە چۆن ئەو خەڵکەیان بەستۆتەوە و لەو پارچە ئاسنا کە
ئاسنێکی خڕە و قاچیان بەستۆتەوە تون و دەستیشی بە هەمان شێوە بە ئاسنەکەوە زۆری لێکەن یان ئەوەی ئەبێت بێت بە مەسیحی یان بەو شێوەی ڕائەکێشرێت هەتا وەکو ئەمرێت. و ئەم وێنەی تریش کە ئەبینن لە پێشاوتانە ئەوەیە کە مسلمانەکان بەستۆتەوە و پارچەیەک ئاسنی قۆسیان بەستەوە بە قاچیەوە و هەروەها بەوەش هەتا وەکو بێت ڕای ئەکێشن و خەڵکانێکیش لە پێشەوە زەختی لێ ئەکەن یان ئەبێت بە مەسیحی یان بەردەوام تۆ سزا ئەدرێیت. و هەروەها ئەم وێنەی تریش ئەبینین کە خەڵکانێک بە سەر و خوار و هەروەها خەڵکانێکیش بەو شێوەی تر بەسراونەتەوە و ئاستنی قورسیان بەستەوە لە قاچیان و لەسەرەوەش بەتونی بەسراونەتەوە و زەختیان لێ کردوونیان ئەبێت ببن بە مەسیحی یان ئەوە حاڵیان ئەبێت. و هەروەها ئەم وێنەی تر کە لە پێشچاوتانە ئەبینین کە لێرە خەڵکانێکیان بەستۆتەوە و بەو ئاستنەی کە وەکو جەک وایە ڕای ئەکێشێت هەتا وەکو ئەندامەکانی جەستەی لە یەک ئەبنەوە و خەڵکانێکیش لەولاوە زەختی لێ ئەکەن بە مەسیحی و ئەگەر نەبێت بە مەسیحی بەو شێوەیە کۆتایی بە ژیانت دێ. و هەروەها ئەم وێنەی تر کە وێنەی تابوتێکە ئەبینین کە ئەم تابوتە ناو تابوتەکە هەمووی بریتێ لە بزمار و خەڵکانێکیان تێ کردووە لە دوای ئەوەی کە اختیباریان کردووە واز لە موسڵمانەتی ئەهێنیت یان ئەکوژریت ئەگەر وازی نەهێناوە خراوتە ناو تابوتەکەوە دەرگای تابوتەکە هەر بزمار بووە و هەروەها پشتەوە و لە تەنیشتەکانیشی بە هەمان شێوە بزمار بووە و کەسەکەیان خستۆتە ناوی و پاشان دەرگاکەیان داخستەوە بزمارەکانی دەرگاکە لە ناوسکیەوە چۆتە هەتا وەکو پشتی کون کردووە و ئەوانشی کە لە پشتەوە بوون ئەبینین کە بزمارەکانی پشتەوە لە ناوسکیەوە هاتوورە دەرەوە هەتا وەکو ڕۆحی دەرچووە. و ئەم وێنەی تر ئەبینین کە چۆن لەسەر پشت خەڵکەکەیان خەواندووە و هەروەها دەستەکانی و قاچەکانی بەسراونەتەوە هەرێکێکیان لەولاوە ڕای ئەکێشێت هەتا وەکو چوارپەلی دەرهاتووە. و هەروەها ئەمەش دیسانەوە شێوازێکی تر لە عەزێتدان و تەعزیبدان کە ئەبینین بە سۆندە بەستویانەتەوە و پاشان بە سۆندە بەنزین یاخود هەر شتێکی تر کە ناوەی تێک ئەدات و ئەیسووتێنێت بە زۆر بردویانەتە خوارە و هەموو ڕێخۆڵەکانی تێک دراوە. و هەروەها ئەم کورسیە کە ئەبینین لە پێشچاومانە هەموو تەنیشتەکان و قەراغەکانی و ئەوەش کە پشتی پێوەنێت و ئەوەشی لەسەریدا ئەنیشێت هەر بزمارە ئەو کەسەی کە سزا دراوە خسویانتە سەر کورسیەکە و تون بەستویانەتەوە هەتا وەکو هەموو بزمارەکان هەموو گیانی کون کردووە. و ئەم وێنەی ترکە لە پێشچاومانەوە ئەیبینین ئەوەیە کە شێوە تەعذیبێکە کە ئینسان بەڕاستی شەرمەزار ئەبێت لە ئینسانەتی خۆی کاتێک ئەبینێت کە ئینسان ئەو های کردووە لە ئینسان خەڵکیان داناوە لەسەر بۆرێکی تیژ یان پارچە تەختەیەکی تیژکراو یان پارچە ئاسنێکی تیژ و لەسەری دایان نیشاندووە هەتا وەکو ئەو پارچە لە قوڕگیەوە هاتوورە دەرەوە و کوشتوێتی. و هەروەها ئەم جۆرە سزایەتر کە ئەبینین خەڵکەکەیان تەخت خەواندووە و پاشان بەستویانەتەوە و بە چاکوش و بە پیکی قورس هاتوون بە هەموو گیانە و تێکیان شکانەوە. و ئەم سجنە بچووکەی کە ئەبینین کە لە پارچە ئاسنێکی بچووکە مرۆڤەکەیان تێ کردو کە توانای هیچ حرەکەیەکی نەبووە و توانای جوڵەی نەبووە تەنانەت نەیتوانێت دەستی بجوڵێنێت هەتا وەکو ئەو کاتەی ڕۆحی دەرچووە و مردووە بێ نان و بێ خۆراک و بێ ئاو و بێ هەموو شتێک. و ئەم وێنەی تر کە ئەبینین لە پێشاومانە ئەوەیە کە تەلبەنێکیان داناوە
ئەو کەسێک کە تەخت خەواندویانە تەلبەنەکە جرجێکیان تێ کردووە و پاشان ئەو تەلبەنە خسویانتە سەر جرجەکە و سەرەوەی تەلبەنەکەیان سکڵی گەرم تێ کردووە هەتاوەکو گەرم بووە و ئەم جرجەیش لە حەیبەتی ئەوەی کە ئەو گەرمایە بەری نەکەوێت هەموو هەوڵێکی خۆی داوە بۆ ئەوەی کە ناوسکی ئەم کەسە کون بکات و لێوە دەربازێت و بچرە دەرەوە بۆ شێوە ڕۆحی دەرچوو گیانی دەرچووە و لە پاڵ ناوکیشی دایانناوە بۆ ئەوەی کە هەموو ڕێخۆڵەکانی ئەو جرجە تێک و پێکی بدات و هەموو ڕێخۆڵەکانی ببڕێت و ئەم گایی کە ئەبینین لە شێوەی ئاسن دروست کراوە و بۆشایەکی تیا بووە ئەم بۆشایە خەڵکیان تێخستووە و ژێرەکەیشیان ئاگر تێبەرداوە و گەرمیان کردووە هەتاوەکو لە ناوە سوتاوە و هەموو گیانی بەرژاوە و ئەم وێنەی تر کە ئەبینین لە پێشچاومانە ئەوەیە کە خەڵکیان ڕاکشاندووە لەسەر مێزێک و هەر بە زیندوی چەند کەسێک یەکێک لە قاچەوە یەکێک لە دەستیەوە یەکێک لە ئەم لایەوە پێستەکەیان بە زیندوی لە بەریدا کەندووە هەتاوەکو ئەو کاتەی بەس گۆشتەکە ئەمێنێتەوە جا بەڕاستی ئەم حاڵە هەروەکو ئەبولبەقای ڕەندی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت لە ڕەثای ئەندەلوسە فەرمێت لمثل هذا يذوب القلب من كمد إن كان في القلب إسلام وإيمان بەڕاستی بۆ وێنەی ئەم شتانە دڵ ئەتاوێتەوە بەڵام ئەگەر دڵێک ئیسلام و ئیمان و ئیسلامەتی تیابێت ئەمەیە حاڵی ئەوان لە کاتێکە باڵادەست بوون بەڵام مسلمانەکان لەو کاتێک کە دەسەڵاتیان هەبووە وەکو شاعری گەورەی عێراقی و فەقیهی گەورە ئەبولفەوارس ئەڵێ لە باسی فتوحاتی مسلمانەکان و هەروەها زوڵم و ستەمی خاچپەرستەکان و غەیری ئەوان ئەفەرمێت ملكنا فكان العفو منا سجية ولما ملكتم سال بالدم أبطحوا أفرميت إما دسلات ما انقرت دست بلام ليبوردي عفو بوبا صفتي إما بلام إيوة فلما ملكتم سال بالدم أبطحوا لو كاتي دسلات تنهبوا خوين تان رجاند وخوين بلاوي كرت خوين شوراء وحللتم قتل الأسارى وطالما نغدو عن الأسرى نعفو ونصفح ايوا بحلال تنزاني وبدروس تنزاني كأسير كان بكوجن بلام إما زور جار دسلات من أقر بسر دس أسير كان وأسير من أقرت بلام ليان خوش أبوينو أمان بورين فحسبكم هذا التفاوت بيننا وكل إناء بالذي فيه ينضح بس أو جاوازيك لنيوان إيما وإيوايا وهمو جاميكيش همو قابيكيش بويكتياتي أي ريجيت وأتلاي إيما دينكي إيما برتيل التسامح الذي بردي جابويا هر اللي بردو متسامح برامبر أو كسانيشي كتجمن مانا وإيوش ظلم مستم أساس بنشيني بيرو فكرو هوشتانا بويا هر أوتان لي أوشيتوا زاليرا داوكاري الأخوي بروتغار ك ومان ليبكات بأقابينوا وبزانين ك دجكان من تشيان بو إما آماده كردو وأقر دسلاتيان بسرمان هبت تشيمان لي أكن ولو كاتيش كإما دسلات من هبوا چند لي بردبون برامبر أوان وبيس أقداري ميجي خمانو أوانيش بين وليرا بخواي بروتغار نسبيرم سبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.